حسر چاوه من دباره وکبارنا بوهاره عگیر مش ایشو علم لسر مداد باره مجبر نگود باور نکن دشمن وگوری هاره دیلان وی دیلان صبرا دیلان لەنا کاوێکدا ون بووی و هیچ کارێکی تازەت نبینین. بازاری کوردستانی و هونەری کوردستانی ترسام لێ توانم بڵێم سۆشال میدیا بۆ ئەوانە غەدرێکی زۆر گەورە بوو بەڕاستی. کە خۆم خۆشم دیت ترسام لاقا دوای سۆشال میدیا بەشی زۆری فەیکم دڵم شکا هەر کەسێک کە مایکێک بگرێتە دەست دەبێت بە گۆرانی بێژ. ئەو زیلی هەشتاکان و هەفتاکان باشترین زیلی ژنن وەکو گۆرانی بێژ نابیندرێن وەکو مۆدێلێک دەبیندرێن. بە بڕوای من کەسێک نەتوانێت لایف گۆرانی بڵێ گۆرانی زۆر مەشهور بوو بەڵام کەم کەس هەبوو بزانێ ئەم گۆرانێکی نازیان. لێ گۆرانی نەڵم دەمرم بۆچانی عەزەتی موسان پێنێت لێی دەم و گەنجم من ئەوەم هەستم کرد زۆر بەوە تێکچووی کە کۆمەڵک کۆمنتت هاتبوو بۆت. بەڵام ئەمن وەکو خۆم وەکو نازی دڵم بۆی خۆشە کە تۆڕۆیی لە چاومڕۆی خەوی من کە تۆڕۆیی لە چاومڕۆی خەوی من لە بسکدڕەش ترامەنگە شەوی من